ئەو چێوانە بۆ تف دەکەن هێدە لێگەڕە مش تۆپانەیەکەی کەیاوە تفەو دەکەن خلاص بڕە بچی پێیان بڵێن لۆتفی دەکەن دەڵێم ئەو چێوەی قسان دەکا ئەوە معلقە ناوی چییە؟ عیسام شەوالی باشە ناوی هەمە یاریزانی چۆن بەبەرە یەکسێ ئیشی خۆیتی بابە ئیشی خۆیتی دەبی لەبەرکە دیکو دەڵم ئیسپانیا ئینسانەکانی ڕەشە پێستیانە سپیە سپینە سپی بابە هەمووی دەلێ قاقزن هەموو دەلێ قەیماغن ئەدێ بۆ ڕەشە خۆ ئەفریقی نییە یەکسێ بابە ئەو شەنسیە بۆ کە تا ئیسپانیایی یعنی بچم بی بەمەوە ئەفریقیایی دەڵم ئەوە ڕەنگی جلەکانی لیست دەکەی پێڵاوەکانیان ناگونجە هەنەیان زانێ چۆنیدانی وەیە دەڵام گیانەکەم ئەو ماڵێقە چەند وەردەگرێ 50 وەرەقەی وەردەگری 50 وەرەقە ئەدی لای خۆمان لای خۆمان بەنان و کەبابە چی نا بابا بەسە گۆڵ 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 نەبوو بابە ئۆفسایدە ئۆفساید چێیە؟ چێ بابە گاڵتەم کرد گۆڵە تەواوە ئەدی ماتەم گۆڵە لۆ لەسەر شاشەی نەینووسی ئەنجامەکەی بابە کەناڵەکە غەڵەتیان کرد تەواو دەبەسە بابزانانی چی لێ دێ دەڵم جانە دەتخوا لەسەر دڵم دەمێنێ ئۆفساید چییە؟ ئۆفساید ناوی مدەریبەکەی مدەریبی نادیەکەی تەواو بڕە ئەی لۆ بخۆ یاری ناکە چێ بابە لە دەرێ لە پشت خەتێ دانیشتێ لە خۆی جاروبەر لایبەکان دەگۆڕێ حەکەمیش دەگۆڕێت؟ حەکەمیش دەگۆڕیا دەڵم جانە ئەدی ئەو دوو نەفەرە چێن هەڵدێن ئەلەمیان پێیا لەوێ مزارەیە زارەیە؟ ئەی هاوار ئەمن هەر بڕۆم باشتر باشە جانەکەم باشە قسەی دەکەی وعد تەواو دیگرە بە تەماشاکەین بابە بابزانم ئەوە 3 گۆڵیان بە فۆتاندیا 3 گۆڵ یەکیان پەتەنیش عمودیدا ڕۆیشتیە ئۆخای خودەنجی نەما کڕ بوو دەڵم جانەکەم بەڵێ یەک پرسیاری ئەخیر لێ بکەم فەر دەڵم من زۆر ماڕۆدەمام خۆش دەوێت بۆ ماڕۆدەمای تێدانیا مەڕەدۆنە خۆی کوشت بۆی چۆر بم بۆ خۆی کوشت دەزانێت لە خۆی کوشت لەبەرەوەی ئەو هاتۆپانەیە هەبوو لەگە ژنەکەی پێکەوە تەماشای تۆپانیان دەکرد ژنەکەی وەچیت و هەر سوالی لێ کرد ئەویش خۆی کوشت ڕۆی ڕۆ پیامی بەرگە یەکدانە پرسیاری ناکرێ